برایانی بەڕێز خوشکانی قەدرگرانم ئەم کێوەی ئێوە لێی وەستاون پێ ئەوترێت جەمەل ڕوومات. جەبەل ڕوومات یعنی چیای تیر هاوێژەکان، ئەو چیایەی کە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرە بوون لە کاتی ڕوودانی ئوحود، تیریان ئەهاویش وەکو پشتگیریەک بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەحابەکان. بەڵام ئەوەی کە جێی باسکردنە پێویستە لە ئەوڵۆ باسی هەنێ شت بکەم کە بەرچاوڕوون بن. ساڵی 3 هیجریە، 7 مانگی شەوالە، قوڕەیش شکۆی شکاوە بۆ تۆڵەسەنەوە لە تۆڵەی عوتبە و شەیبە و ئەبوو جەهل و کۆمەڵێ لە سەنادیدی قوڕەیش هێزێکی 3000 نەفەری کۆ ئەکەنەوە بۆی بدەنە سەر مەدینەیە، بۆ ئەوەی ئیتر ئیستیئصالی ئەهلی ئیسلام و مەدینە بکەن و کۆتایی بە دەعوەی پێغەمبەر بێت عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاوێژ بە سەحابەکانەکە. خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام بڕیاری وابوو لە ناو مەدینە بمێنێتەوە، بەڵام گەنجانی ئەهلی مەدینە وتیان ئێمە کاتێک کە جاهیل بووین کە لەسەر دینی بتپەرستی بووین، خەڵکی مەکە نەیانەوێرا بێنە سەرمان، عەجەبا ئێستا لەسەر تەوحید و ئیسلامین و تۆشمانتیایە بێن لە ناو ماڵ و مناڵمان بمانکوژن، شتی وا ڕوو نادات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو پرس و ڕاوێژ تەریقەی سەحابە گەنجەکانی هەڵبژارد و هاتن بۆ ئێرە. وەکوتم 7 شەوالە ساڵی 3 هیجریە، 3000 چەکداری پڕنان و تێری قوڕەیش هاتوونە بۆ گیان 1000 نەفەر لە جێیشەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. هەر لە یەکەم وەهلە لە یەکەم ڕێگەی ڕوبەڕووبوونەوە عەبدوڵای کوڕی ئوبەی سەلول لەعنەه الله 300 نەفەری پەشیمان کردەوە. بۆیە جێشی مسلمانان هاتنە 700 نەفەر. لێرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسراری هەبوو بۆ ئەوەی کە جێیشەکە نەگەڕێتەوە. اینجا بەڕێزان خاڵێکی زۆر گرنگ. بۆچی قوڕەیش ئەمەی کرد؟ یەکەم شت گەڕانەوەی شکۆیان کە شکۆیان نەمابوو لە دوای وەقعەی بەدر کە 7 گەورەی قوڕەیشی تیا چوو بوو و زۆریان لێ بەدیل گیرا بوو، ئیهانە و سوکایەتیان پێکرا بوو بۆ تەئمینکردنی ڕێگەی تیجارەتەکەیان، بۆ ئەوەی لەوە زیاتر بێ حورمەت نەبن، هاتبوون تۆڵەی خۆیان بسەنن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی دامەزران، بەرامبەر یەک وەستان لە یەکەم وەهلەی شەڕەکەیە، یەکەم دەستپێکی شەڕەکە سەحابەکان زۆر بە جوانی سەرکەوتن. ئەوانەی سەر جەبەل ڕوومات کە عەبدوڵای کوڕی جوبەی سەرکردایەتیانێ کرد، وتی ڕەحمەتان لێبێ مەچنە خوارەوە، با مخالفەی ئەمری پێغەمبەر نەکەین صلی الله عليه وسلم. لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ئێمە تەیر هاتە سەرمان مێشکمانی خوارد، تەیر ئێمەی ڕفان دامەبەزن لەم چیایە، چکەم ئەم چیایە وەکو پشتگیریەک بۆ سەحابەکان تیرهاوێژی لەسەر بوو. بۆیە کە کاتێک مسلمانانیان بینی کەوتنە دوای مشرکین، خۆشیەکی دنیا لیانی داوتیان با دابەزین ئێمە شتێک بۆ ماڵ و مناڵمان دەستخەین، هاتنە خوارەوە. ئەوە بوو خالیدی کوڕی وەلید و ئیکریمەی کوڕی ئەبوو جەهل مەیمەنەی جێیشەکە و مەیسەرەی سوڕانەوە بە دەور جەبەل ڕووماتە بوونە هۆکاری شەهیدبوونی 7 سەحابە. ئەوە ئەو سەحابانن کە ئێستا لەوێ سەلامان لێیان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە بریندار بوو، بەڵکو ڕوباعیەکەی شکا، خودەکەی خودەی عسکەری کە ئەیکەیتە سەرتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لەوانە کە ئیبن قەمیعەیە لەعنەتی خوای لێبێ 3 جار بە شمشێرەکەی کێشای بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر لەم شوێنە چاڵێکی دروست کرد، وتی بەشک و پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام بکەوێتە ناوەوە. سوبحان الله، پێغەمبەری خوا لە ئەوەڵی جێیشەکە هات کەوتە ناوەوە، کاتی شەڕەکەیە. 3 جار بەهێز و قوتی خۆی دای لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە کاتێک کە دەریان کرد لە چاڵەکە، پێغەمبەری خوا دەموچاوی هەمووی خوێن بوو. بۆیە یەکێ لەو سەحابانە کە خودەکەی دەرکرد لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، بینی ئومەت ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح، ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح خودەکەی لەسەر پێغەمبەر دەرکرد صلی الله عليه وسلم، وتی سوێنتانە دەم بەخوا کەس لاقەی نەکا، بەدانی مبارەکی بۆی ئێش نەکاتە گۆنای مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو دانەی کەوت دانی پێشەوە، لە کوردی ئاها پێڵێن کەلۆش. ئەو دانەی کە کەوت ئەمەندە جوان بوو هەتا مردن پێەکەنی، خەندەکەی جیاواز بوو لە خەندەکانی پێشتر. ئەویش وەکو ڕێزێک و شکۆیەک کە دانی بەکارهێنا بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێشی پێنەگا. و هەمووشتان معلوم جەنابتان یەکێ دانی بکەوێ چەندێ ناشی نەبێ لە پێشەوە. بۆیە سەحابە ئاوا پێغەمبەریان خۆشەوی صلی الله عليه وسلم. یەکێ لەوانە ئافرەتان بەشداری کرد، عمارە
پێغەمەری خوا صلی الله عليه وسلم عیمارە هاتە بەردەمی لە کاتێکا کە مشرکین وتیان پێغەمەری خوا صلی الله عليه وسلم شەهید بووە ویسیان شەهیدی کەن ئەفەرمێ لا تطیقین یا عیمارە ئەڵێ ناتوانی بەرگەی ئەم زەلامانە ناگری ئەفەرمێ بەل ئوتیق وئوتیق یا رسول الله ئەتوانم بەرگریت لێ بکەم ئەمەوێ لەگەڵ تابم لە بەهەشت بۆیە ئافرەتانیش بەشداریان کرد بەڕاستی مەئەساتێکی گەورە بوو ئەوەش بۆچی خوای پەروەردگار بەرنامەکەی وایە لیەتەخیدە منکم شوهەدا شەهیدی هەروە بە ئاسانی بەدەست نایە ئەم سەحابانە لێرە بوونە هۆکاری ئەوەی کە ئێستا من و تۆ مسڵمان بین لێرە بۆی ئێمە ئەهلی تەوحید و ئیسلام بین لێرە کاتێک کە ئەم سەحابە بەڕێزانە لێرە خوێنی خۆیانیان بەخت کرد هەفتاد سەحابەی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم گەواهیدەری ئەوە بوو کە مانەوەیان و دامەزراویان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانیان کرد پیانێ فەرموو سەلام عەلەیکم بما صبرتم فنعم عقبى الدار ئاشتی ئەڵڵاتان لێبێ ئەو شوێنەی کە ئینسان ئەچێتە بەهەشت مەلایکەتەکان پیان دەڵێن سەلامی خواتان لەسەر بێ بەوەی کە ئارامتان گرت باشترین سەر ئەنجام و ماڵتان هەڵبژات اینجا بەڕێزان جێی خۆیەتی بزانین سەلام عەلەیکم بما صبرتم سەحابە لەسەر چی سەبری گرت لەسەر شمشێر بەڕێزان ئێستا هیچ ئازاییتیانێ لە دوورەوە بە تفەنگە تەقەت لێ بکەن گولەیەکت بەرکەوێ ئازایی ئەوەیە 3000 نەفەر لەگەڵ 700 نەفەرا بە بەرامبەری بکەوی کە 200 ئەسب سواریان پێبوو ئەو سەحابانە ئاوا شەڕیان کرد ئاوا دینیان گەیانە ئێمە عەجەبا ئێستا خوشکێک ناتوانێت حیجابەکەی تون کاتەوە عەجەبا عیمارە خۆی دایە بەر شمشێر لەبەر ئەوەی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم شەهید نەکرێ ئێستا خوشکێک نەتوانێت حیجابەکەی تون کە عەجەبا سەحابەکان سنگی خۆیان نەدایە بەر قەڵغان و تیر و شیر بۆ ئەوەی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم پارێزن و ئێمە ئێستا مسڵمان بین عەجەبا ئێسێمە ناتوانین بەتانی بەیانان لەسەر خۆمان لادەی نوێژ بکەین چاوی خۆمان بپارێزین لە حرام کراوەکان دەستمان بپارێزین لە پارە و ژماردنی حرام بۆیە بەڕێزان بەڕاستی هاتن بۆ سەر ئەم چیایە هیچ سوودێکی نییە ئەگەر تەوحیدەکەت دەمەزەر نەکە هیچ سوودێکی نییە ئەگەر ئیمانەکەت پتەو نەکە فبۆیە بەڕێزان جێی خۆیەتی بیرمان بێ هەموو دەقەیەک هاتنی ئێمە بۆ ئەم شوێنە بۆ ئەوەیە عەهد و پەیمان نوێ بکەینەوە کە خوای پەروەردگار سوبحانه وتعالى دینی بۆ ئێمە ناردووە هەڵسین بە مەقامی دینەکەمان بە ئیشوکاری ئیسلامەکەمان بۆ ئەوەی کاتێک کە گەڕاینەوە بۆ قیامەت سەربەرز بین شکۆرمەند بین لە ناو قەبرەکەمان ئیسراحەتی یەکجارێکی بکەین خۆ ئەم پیاوە بەڕێزانە کە لێرە شەهیدە بن پێغەمبەری خوا فەرمێ ئارامتان گرت باشترین سەرنجامتان هەڵبژارد ئەوەیە سەرنجام کە ئینسان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شایەتی بۆ بدە